باشکاتە پارەیەکی بێشمار خەرج کراوە و جگەلەوە چەند جاریش کۆبوونەوە ئەکرێت و بڕیاری ئەوە شەدرێت کە سیستەمی ئاسمانی بەرگری ئاسمانی بکردرێت بەڵام تاوەکو ئێستا ئەم کارە ئەنجام نەدراوە جار ناجاریش کە هێرشەکرێتە سەر وڵاتان لەگەڵ یەکتری چۆنەڵێت دەنگۆیان ئەبێت ئاسمانی عێراق بەر ئەم دەنگۆیانە ئەکەوێت بەر ئەم هێرشانە ئەکەوێت و ئەبێتە بەرمودا لەوێ ناکرێت هیچ فڕینێکی ئاسمانی هەبێت هەمیشە ترس لەسەر ئاسمانی عێراقیە نەک بەستەنیا لەسەر زەویەکەی کاتە بابزانین عێراق بۆچی تاوەکو ئێستا وا زیاتر لە 21 ساڵ تێ ئەپەڕێت سیستەمی بەرگری ئاسمانیەکی بەهێزی نیە لە کاتێکدا کە 21 ساڵە هەوڵی ئەوەدەن لەگەڵ هێزی هاوپەیمانان بتوانن سوپایەکی بەهێزیان هەبێت ئاسمانێکی بەهێزیان هەبێت سنوورێکی بەهێزیان هەبێت هەموو پرسیارانە لەگەڵ ئەمیر ساعدی شارەزای ئەمنی لە بەغدا دەکەم میوانی ئێمەیە ئەم کاتتان باش بەڕێز ئەمیر ساعدی ئەوەندە سیستەمی بەرگری ئاسمانی تێچۆکەی زۆرە و گرانە لەگەڵ ئەم پارە بێشماری کە سەرفەکرێ لە عێراقا ناتوانن بیکڕن کێشەکە لەکوێیە نایانەوێ بیکڕن نایان دەنێ بیکڕن یاخود مەبەستێکی لە پشتەوەیە کە ئاسمانی عێراق هەمیشە ئاوها مەترسی لەسەر بێ سڵاوتان لەبێت بۆ تۆ بۆ تەواوی بینێرانی کەناڵە بەڕێزەکەتان تێبینەوە بکەین کە عێراق نەیتوانی وەسەرکەوتوو بێت لە پێکێنانەوەی تەواوی سیستەمی بەرگری خۆی بەلایانی کەم ئەو ڕیپۆرتانی کە بڵاوبوونەتەوە لە ناوەندەکانی توێژینەوە لە ئەمریکا کە ئەمریکا گرتبوویە خۆ تاوەکو ئەو دامەزراوانە بینا بکاتەوە دەبینی هەڵەیەکی استراتیژی ڕوویداوە ئەویش شکستی دروستکردنەوەی ئەو هێزانە بووە لە 2003 بەرەو تا 2014 کە بینیمان سوپا ئەو کاتیش ڕوبەڕووی مەترسی هێرشی داعش بوویەوە بێجگەلەوەش ئەمریکاش شکستی هێنا لە خستنە ڕووی وێنەیەکی ڕاستەقینەی ئەو هێزانە ئەوەش یەکێک بوو لەو شکستانەی کە هێزی ئاسمانی تووشی دووچاری بوویەوە عێراق پێویستی بە پێکێنانەوە ئەو هێزانەیە و لە نێوانیشیدا هێزی بەرگری ئاسمانەوانیە ئەمریکا زۆر هاریکاری پێشکەش کردووە کە لە ناویدا چەک و سیستەم و پێڕۆ زیرەکەەکانی دیکە هەن بێجگە لە ڕاهێنان و چەکدارکردن لەو چوارچێوەیە بەڵام وەکو پێویست نەبووە چونکە پێشکەوتوو نەبوون بە ئاستێکی زۆر و لە سەردەمی فڕۆکە ئاراستەکرا و درۆنەکان لە کارتی ئاسمانەوانی و وڵاتە هەرێمیەکانی عێراقیش توانستی زیاتر و باشتریان هەیە چکە عێراق لەو ئاستەدا نییە بەلایەنی کەم شیع سوودانی کە فەرماندەی چەکدارەکانە لە حوزەیرانی ڕاب ئیمساڵ ناوەندێکی ئۆپەراسیۆنی کردەوە بۆ بەرگری ئاسمانی ئەویش دابینکردنی ڕادار و پشکننی ئاسمانی پێشکەوتوو بوون تا بتوانین لە چوارچێوەیاندا هێز ئاسمانەوانیەکان بەهێزتر بکات و ڕێگری بکات لە تێکشکانی سەروەری بۆ ئاسمانی عێراق و تەواوە بێجگەلەوەشی کە سیستەمی دیکە هەبێت تاکەی بەردەوام ئەبێت کە بەم شێوەیە هاریکاری دەکرێن ڕاهێنانیان پێ دەکرێت هێزەکانی هاوپەیمانان هاوکارن بەڵام هێشتا ئەو سیستەمە بەرگریە تۆکمەیە لە ئاسمانی عێراق نییە لە کاتێکدا کە ئەبینین ئاسمانی عێراق ئاسمانێکی مەترسیدارە گرنگە ئاماژە بە ئەو بکەین کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هاریکاری زۆر مەزنی کردووە لەو چوارچێوەیە بەڵام شکستی هێناوە لە تەواوکردنی بیناکردنەوە و دروستکردنەوەی ئەو دامەزراوانە عێراق دەیەوێت کۆتایی بەو کێشەیە بێنێت ئێستا دانوستان هەیە گەفتوگۆ هەیە تا ئەم کاتژمێرەش لە نێوان عێراق و ئەمریکا هاوپەیمانانیش کە ئەمریکا لەو چوارچێوە هاوپەیمانەکاندایە بۆ ئەوەی سەربەخۆیی بەرگری ئاسمانەوانی عێراق بدرێتەوە و لەو نێوانش ئەمریکا ناوە هاریکاری پێشکەش بکات بۆ پێشخستنی هێزی بەرگری ئاسمانی و فەرماندەی چەکدارەکانیش لە کاتی کردنەوەی ئۆپەراسیۆنەکانی ئۆپەراسیۆن ئاسمانیەکان ئەمە جەنابتان دوو جارە ئاماژە بۆ دەکەن کە هێزی هاوپەیمانان شکستیان هێناوە هاوکار بوونە بەڵام لە هەینی کاتیشا شکستیان هێناوە هۆکار بۆ چیە گەڕێتەوە بۆ شکستیان هێناوە پێت وایە بوونی چەکدار بوونی میلیشیاکان ئەمانە هۆکار بن بۆ ئەوەی کە سیستەمی بەرگریەکی باش نەدەن بە عێراق لە ترسی ئەو
گروپە چەکدارانە نەتوانن ئەو هاوکاریە تەواوەتیە بکەن ئەمە هۆکاری شکستەکەیە یا هۆکاری دیکە هەیە؟ لە دەستپێکدا بەرهەڵستی و ئاستەنگ و ئاڵنگاری زۆر هەن ڕوبڕووی عێراق دەبنەوەکو ئاماژەم پێدا لە دەستپێکی پرسیارەکە زۆر لە لایەنی هەرێمی و نێودەوڵەتی و ڕێگری دەکەن لە پرچەکردن و لە هێزەکتارەکانیش بە گشتی نەکتەنیا هێزە ئاسمانیەکان لەو توانادا نییە و ئەو جۆرە بودجێشی بۆ دەرخان نەکراوە بۆ بەرگریکردن لە خۆی و بەرزکردنەوەی ئاست و توانستی لە ئاستی عێراقدا بێت. ئێمە بە نمونەیەکی ڕوونتر بۆ بینێرانی بەڕێز ڕوون بکەمەوە کاتە عێراق هەوڵی داوە خۆی لە ئەو بارگرانی ئەمریکا بخاتە دەرەوە و مامەڵە لەگەڵ رووسیا بکات ئەمریکا ڕێگری کرد کە سیستەمی بەرگری ڕووسی و چەک بکردێت لە رووسیای فیدراڵی ئەمە ڕوونی کردەوە و تورکیاش دواتر هەمان هەوڵی دووبارە کردەوە بەڵام سەرکەوتوو نەبوو. بەو شێوەیە ئەمریکا هۆشداریەوەی پێدان کە تەنانەت ڕێکەوتنی فڕۆکە F-16 ڕەت دەکاتەوە بۆ تورکیا تەنانەت فڕۆکە سیخوڕیەکانیش بەمان شێوە. بۆیە تورکیا پەنای بردە دوجار کە بە هیوا بوو پەنای بردە بەرکردنی سیستەمی بەرگری S-400 لە هەمان کات ئەو شتە لە تورکیا ڕووی داوە عێراقیش وێڕای ئەوەی کە بەشێکە لە هاوپەیمانەتی ناتۆ و توانستی سەربازی زۆری هەیە بەڵام ڕوبڕووی ئەمریکا وەستایەوە بە پێچەوانەی عێراق تا ئێستا پابەندە و لەژێر کاریگەری و فشارەکانی ئەمریکایە بۆ ئاراستەیە کار دەکات ئەمەش پرسیاری زۆر هەڵدەگرێت. دوایش ئەگەر کات هەبێت فڕۆکەی F-16 کە عێراق هەیەی بەڵام تا ئێستا ڕێگەی پێ نەدراوە فڕۆکەکانیش ئەو چەکدارکردیان بۆ نەکراوە و کەلوپەلەکان ئامادە نەکراوە و هەڵوو مەرجەکانیش لە بەردەستین و هەموار نین بۆ ئەوەی عێراق لەو کاتێک کە بیەوێت لە بەڕێز ئەمیر سەعدی من دەمەوێت بگەم بە وەڵامی ئەو پرسیارە بۆچی هەلوو مەرجەکان لەبار نین لە کاتێکدا کە هێزی هاوپەیمانان لە عێراقا و جگەلەوە زۆر هاوکاری عێراقیش کراوە ئیتر چ شتێک هەیە کە بەربەست بێت کە ئاسمان و زەوی عێراق هەمیشە لەبەر هەڕەشە بێت؟ گوێبیستی منی بەڕێز ئەمیر سەعدی بۆ ئەوەی زیاتر ڕوون بین ئێستا پرۆسەیەکی ئالۆزێ پرۆسەیەکی چەکدارکردن هەیە دابینکردنی چاک وڵاتی دیکە هەن کە دەکرێت ڕێگر بن لە عێراق ئێستا دەیەوێت دەرگا بە ڕووی فرەلایەنی ئەو چەکانە بکاتەوە لەگەڵ وڵاتان هەوڵ بدات لەگەڵ وڵاتانی ناتۆ وەکو فەڕەنسا لە هەوڵدایە ناوەندی ئۆپەراسیۆنێکی نوێ سەربازەکە بۆ ئەوەی مامەڵە لەگەڵ کۆمپانیا فەڕەنسەکە بکات بەتایبەت تالێس بۆ ئەوەی نظام و پێڕۆی ئاسمانەوانی کەواتە من لە وەڵامەکەی بەڕێستان ئەوە تێگەیشتم کە سەروەری سنووری ئاسمانی و زەوی عێراق بەدەستی خودی خۆی عێراق نییە سەروەریەکەی نەتوانیوە بپارێزێ. با ڕوون بین ئەمە بەدەستی لایەنی دیکە نییە بەڵام توانستی بەردەست نییە و وەلایەنی ئەمریکا بە ستافەکەی و بە هێزەکانی و بە لایەنەکانی زۆر پێشکەوتوترە وڵاتانی دیکەش لە هەرێمەکە پێشکەوتوترن وڵاتانی ناوچەکە ئێستا زۆر پێشکەوتون نەک تەنیا بۆ بەرگری کار دەکەن بەڵکو ئێستا باس لە بابەتی بۆ شایگەریش دەکەن لە واتە لە عێراق لەو ئاستەدا نییە کە هێزە سەکدارەکان هەیان بێت بە پێچەوانەوە ئەمریکا توانستی زۆر بەرزتری هەیە ئێمە پێویستمان بەو جۆرە توانستە سەربازیانە هەیە بۆ پشت بێبەستنی لەو لایەنێکە بەردەستن بۆ پاراستنی ئاسمانی عێراق. ئێستا عێراق ئەو سەروەری هەیە بەڵام تا ئێستاش کێشەی هەیە دەیەوێت پێڕۆیەک و سیستەمێکی بەرگری ئاسمانی دروست بکات بۆ ئەوەی ڕێگر بێت لە موشک و ئەو دەستدرێژیانەی کە دەکرێنە ئاسمانی عێراق ڕێگری بکات
بۆ هەر تێکشکانی ئاسمانێک یان ڕوودان و دەستدرێژێکە ڕوو بدات ڕێگەشم پێ دەبا نمونێکی ڕوونتر بخەمە ڕۆیش ئەوەیە کە چەکدارکردن بە شێوێکی گشتی لە جیهان عێراق لە ڕیزبەندی وڵاتانی جیهانی لە ڕیزبەندی سیەمینە و سەروی سیویەک فڕۆکەی مۆدرنیشی هەیە لە چوارچێوەی دانیشتن و ڕوبەڕبوونەوەکانیش لەگەڵ لایەنە جیاوازەکان زۆر گفتوگۆی ئەرێنی کراوە و دابینکاری و بودجەی بەردەستیش هەیە بۆ ئەوەی بتوانرێت سیادە و سەروەری ئاسمانی عێراق لە دەستی وڵاتانی دیکە نییە بەڵام ئێمە ئەو سیستەمەمان تەواو نەکردووە بۆ ئەوەی بتوانین پشت بکەینە ئەمریکا وڵاتانی دیکە. زۆر باشە سپاس دەکەین ئەمیر سعدی شارەزای ئەمنی لە بەغداوە میوانی کوردستان 24 بووی. سپاس.